تا ڕادەیەکە تۆم بڵێمە کەم یارە بۆ ئێمە قورسە بەڵام یارێکی باشمان ئەنجامدا برنەوەیەکی گرنگ بوو بۆ ئێمە توان بڵێم ئەو یارە دافعەکە بێ بۆ ئێمە بۆ یارەکانی داهاتوومان کە بتوانین کێبڕکێ لەسەر ئەو بکەین سەرکەوینەوە بۆ خولی نایەبی عێراق ئینشاءڵڵا ئەم بردنەوەی پیرۆزە بە هەندەرانی یاری نەورۆز کە ئەمڕۆ ئامادە نەبوون لێرە ئەلبەتە وەکو ئەمڕۆ خۆتان ئاگادار بوون لە یاریگاکەدا بوون دەستپێکی خولی پلەیەکی عێراق بوو لەگەڵ ینی وەرشی نەورۆز لە یاریگای ئەواندا وەکو خۆتان نەزانن پێکاتەی ئەمە توان بڵێم لە سا هەشتای لاو بوو ئەویش زیاتر بۆ هێنانە پێشەوەی یاریزانە لاوەکانە و ئامانجیشمان سەرکەوتن هەرچەند یاریێکی باشمان ئەنجامدا بەڵام چەند هەڵەیەک و کەم و کورتێکمان هەبوو و هەروەها توانم بڵێم بێئەزموونی بە زۆربەی یاریزانەکان بە حکمیەوەی کە لاو بوون دیار بوو ینی وەرشی نەورۆژێکە لە یانە بەهێزەکانی کوردستان و عێراق ئەلبەتە ڕوبەڕووبوونەوەیانیش لەم یاریگایەدا ئاسان نابێت. ئێمە وەکو نادی پێشمەرگە زۆر دڵخۆشین بۆ ئەم کۆمەڵ یارزانە گەنجە کە ئاست بەرزە یاریان کرد لەم یاری لەگەڵ یاری نەورۆزانی ناوڕۆزێکە لە فڕقە باشەکانی کوردستانن دیارە کۆی بینین ئەم فڕقەکەمان 9 یارزانە لاوانە خۆمان سەرکەوتن دەرەجێک لە ساحەکە ئەمڕۆ حاضر و یاریان کرد لەگەڵەوەی 2 یارزان گەنجمان هێناوە و 2 یارزان خۆمان تێکەڵ کردووە 16 یارزانمان حاضر کردووە بۆ ئەم دۆری عێراقا وەکو تیپی دووەم نادی پێشمەرگەیە بۆ دۆری عێراق تەرخان کراون یاریەکەن ما باقی یارزانەکان 13 یارزانمان هەیە بۆ خۆلی کوردستان و بەشێک لەمانە بۆ خۆلی کوردستان لەگەڵ ئەوانە ئەمڕۆ بەیانی ترمیدیان کرد و خۆیان حاضرەکەن دۆری کوردستان.